سڵاتانە بەڕێزان بەبوونەی هاتنی مانگی ڕەمەزانەوە پیرۆزبایی ئاراستەی مسلمانانی هەرێمی کوردستان دەکەین هیوادارین ئەم مانگە مانگی سەقامگیری و خێر بێ بۆ هەرێمی کوردستان. بەڕێزان ئەمڕۆ باس لەم مانگە دەکەینەوە بە تایبەتی باس لە ئامادەکاریەکانی ئەم مانگە دەکەین لە ڕووی نرخی شتومەکەکان، لە ڕووی ئەمنیە، واروەها لە ڕووی ئەو ڕێنمایانی کە دەرچوون لەلایەنە پەیوەندیدارەکانەوە لە هەرێمی کوردستان و جێبەجێکردنی یاخود پەیڕەوکردنی ئەو ڕێنمایانە لەلایەن هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکانەوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند ڕۆژێک پێش ئێستا یاخود هەفتەی ڕابردوو ژووری بازرگانی هەروەها پیشەسازی سلێمانی ژمارەیەک لە بازرگانانی شاری سلێمانی کۆبنەوەیکیان بۆ جێگیرکردنی نرخی شتومەک لە مانگی ڕەمەزاندا ئەنجامدا. بازرگانانی سلێمانیش داوای دابینکردنی گەنجینەی پێویست دەکەن بۆ ئەوەی بە پێی پێویست شتومەکی تێدا هەڵبگیرێت. هەروەها سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانیش ڕای دەگەنێت بەهۆی نەبوونی گەنجینەوە ڕەوشی بازرگانی لە سلێمانی لە دابەزیندایە. ئەمە هەفتەی پێشوو بەڕێزان کە تا ئەمڕۆژ و وەکو هەموو ساڵێک هاوڵاتیان گلەیی لەوە دەکەن کە نرخی شتومەکەکان بەرز بوونەتەوە لە چاو ڕۆژانی ئاساییداواتە تەنها لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا. هەر دەربارەی ئەم پرسە دەربارەی کۆنتڕۆلکردنی دۆخی بازار و بەداداچوونی لیژنە پەیوەندیدارەکانی قایمقامێت لە شاری سلێمانی ئاوات محەممەد قایمقامی قەزای مەرکەزی سلێمانی بە وەکالەت ڕای دەگەنێت کە سێ لیژنەی تایبەتیان پێکهێناوە و ئەوە دەڵێت کە سەرپێچیکاران ڕوبەڕووی سزای یاسایی دەکەنەوە. ئێوە دەتوانن لەسەر ئەم پرسە قسە بکەن. هەروەها لەگەڵ ئەوەشدا ئەو ڕێنمایانی ترکە دەرچوون سەبارەت بە داخستنی شێشخانەکان لە ڕۆژدا، هەروەها داخستنی ئەو شوێنانەی کە مادە ئەلکۆهۆلیەکان دەفرۆشن، هەروەها سەبارەت بە ڕەوشی ئەمنی لە شار و شارەکانی هەرێمی کوردستان ئەگەر تایبەت بێ یاخۆت قسە لەسەر یەکێک لەو هەنگاوانە بکەین لە شاری سلێمانیدا بە مەبەستی پاراستنی ئارامی بازار و هاوڵاتیان لە ڕۆژان و شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەڕێوەبەرەتی پۆلیسی سلێمانی بە هاوکاری پۆلیسی نێشتنی تاوان و سریەی ئینزیبات و ئاسایشی سلێمانی لە ڕێگەی دانانی بەرنامە و پلانێکی هەمەلایەنە سەلامەتی هاوڵاتیان دابین دەکەن. ئەروەها ئەگەر وەکو ڕاگەندراوێکی ئەوان بێ باس لەو بکەین کە نەقیب سەرکەوت ئەحمەد داوای کردو لە هاوڵاتیان لە ڕێگەی ژمارەکانی هێز ئەمنیەکان 100 101 104 105 106 لە هەر ڕوودا و پێشاتێک ئاگاداریان بکەنەوە. ئەمە تایبەتە بەو بورن ئەو ڕێنمانەی کە لە مانگی ڕەمەزاندا دەرچوون. بەڕێزان ئێوە دەتوان لەسەر ڕێنمایەکان قسە بکەن تا چەند لە ئاست پێویستی بازار و هاوڵاتیانە بنەروەها بە تایبەتی لەسەر جێبەجێکردنی یاخود پەیڕۆکردنی ڕێنمایەکان لەلایەن هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکانەوە. بڵێ یەکەم پەیوەندیمان لیزا لە سلێمانی. سڵاو لێبێ لیزاخان فەرموو. سڵاو کاکە شوێنگەن. زۆر سپاس لیزاخان فەرموو. پرۆژبای مانگی ڕەمەزان لە تۆ تاوی هاوکاران و تەواوی مسلمانانی جیهانەکەم ئەخوازم ئینشاڵڵا مانگی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەک. بەڵێ لەسەر تۆری بەرنامەکەتان کاک شوان ئەو ئێمەی هاوڵاتیان خۆمانین کە بەس لە مانگی ڕەمەزانە بیرمانەکەوێتەوە کە پێداویستەکانمان دابینکەین، ئەگەرنا فردێک برنجی 5 کیلۆیی کە لە تەلەڤیزیۆنەکان ڕیکلامی بۆکە پێشتر بە 9000 بوو، دوێنێ ئێمە کڕیمانە بە 11000 ئەڵین بۆ گران بووە، ئەڵێ ڕەمەزانە خەڵک زیاتر پێویستی بۆ شتانەیە، یعنی بۆچی لە 9000 ببێ بە 11000. دەستگاکانی پەیوەندیدار ئەڵێن کە ڕقابەیان داناوە و چاودێریەکەن بۆ ژمارە مۆبایل بڵاوکەنەوە کە بەم ژمارە تەلەفۆنە ئێوە توانن بۆ هەر سەرپێچێک ئاگادارماکەنەوە. ئەی باشە کاتێککە پەیوەندیان بۆ کرێ بۆچی وەڵام نێنەوە بۆ کە منی هاوڵاتیانێ ئەوان ئاگادارکەمەوە لە سەرپێچیەکان کە کراوە بەرامبەر بە هاوڵاتیان و لە بەرزکردنەوەی نرخی کاڵا و شتومەکەکان بۆچی لیزاخان پەیوەندیتان کردووە وەڵامیان نەبووە؟ بەڵێ نەکرد ئێستا بوو. ئەمەش یەک شتێکە کاکشان ماوەیەک پێش ئێستاش تەلەفۆنم کرد لە بڵین لە خواردنگەیەک لە دەرەوە بوون بازار نانمان خوارد باوەڕکە مەجموعەی شتی زۆر پیسی تیا بوو کە ئەسان بۆ خواردن ناشە. تەلەفۆن مکرد بۆ دەستگای چاودێری ئەوانیش هەر جوابیان نەیەمەوە. بەڕاستی 8 جار ئەو ڕۆژە تەلەفۆنم بۆ کردن لە بڕی زۆر شتەکان ئەوەی کە بینیم زۆر پیس بوو، یەکسەر مناڵەکانمانی تووشی نەخۆشی کرد. بەڕاستی زۆر تەلەفۆنم کرد بەڵام جوابیان نایەوە. چۆن ئەمڕۆ تەلەفۆنمان کردەوە دوێنش تەلەفۆنمان کردووە بە هیچ شێوەیەک جوابی ئەو تەلەفۆناتانە نایەنەوە کە بۆیان ڕات بۆی کە هاوڵاتیان سکاڵای خۆیان بگێنن لە بەرزبوونەوەی نرخی کاڵاکان. و ئەخوازم کە حکومەت خۆیان چاودێری بکەن بزانن ئەخۆ ئەوەی کە ئەوان هەیەە میلەت نیەتی ئەوە تا ئێمە ڕەنگە چەند کەسانێکی فەقیر ڕۆژارە بێت کەمێک پارە بێت. لیزاخان زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت. ئاڵێخان لە سلێمانی. زۆر سپاس ئاڵێخان. سەرەتامە پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە سەرجە مسلمانانی جیهان بکەم
بەنسبەت ئەوەی ئەم ڕۆژتانەوە ڕاستەکەی نرخی ئەو خواردن و یاخود ئەو شتانەی کە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز پێویستە سێرەکەی نرخەکان زۆر زیادی کردووە لە چاو ڕۆژانی پێشووترا. ئەوەش بەڕێی من کەوتۆتەوە سەر ویژدانی ئەو دوکاندارانە خۆیان ئایا تا چ ڕادێک ئەتوانن ویژدانی خۆیان قبول بکەن کە ئەو خواردنانە یاخود هەچ پێویستیەکی ڕۆژانە کە ئینسان بیەوێت لەو مانگە پیرۆزەیە زەی نەکەن و چاودێریکردنەکەش بەخوا چاودێریکردنێکی وەها نییە کە تۆ دڵی پێی خۆش بێ بڵێ و ئەو دوکانانی کە ئەو شتانە بە گرانتر ئەفرۆشتن چاودێریان بکرێن چونکە سێرەکەی هیچ شتێک لە وڵاتی ئێمەیە چاودێریکردنێکی وەهای نییە کە تۆ ئەڵێخان هیوادارم لە جەنابیشت و ئەوانی کە پەیوەندی دەکەن پێش نیازمان هەبێ بۆ چاودێریکردنەکە کە چۆن بێ ئێمە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەم مانگە پیرۆزەیە چی بکرێت بۆ ئەو چاودێری کە باسی دەکەن ئەگەر گلەی و گازنتەدان هەیە لەو چاودێریە چۆن بکرێت چاودێریەکە کە دەڵی لە ئاستی پێویستانیەک دەبێت چۆن بێکەواتە چاودێریەکە پێویستە چاودێریەکی باش بێت بە بەناو بازاڕەکانە بگەڕێن دوای ئەوە ڕقمی وەکو پەیوەندێکی پێش منیش ئاماژەی پێکردوتی بە ڕقم پەیوەندێک دابنێن بۆ ئەوەی کە هەچ کەسێک کە شتێکی لەو بابەتی بینی پەیوەندیان پێ بکە بەڵام کە سێرەکەی هیچ شتێک لە وڵاتی ئێمە بۆ شێوەیە نییە کە ئێمە پێشبینی بۆ ئەوکەین هیوادارم مایەکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەموو مسلمانانی جیهان. زۆر سپاس بۆ ئاڵەخان سلێمانی دەشتی لە خەبات. دەشتی لە خەبات باشی بەڕێز زۆر سپاس کاک دەشتی. سەرەتا خۆشی تەوەرەکەی ئەمڕۆ لێ دەکەم بەڕاستی ئێوە لە سەرەتای دانانی ئەم بەرنامەیە زۆر تەوەتان کەسوتە ڕوو بەڵام حەزم دەکرد یعنی ئەو چارەسەرانی کە کرا مەسەڵەن تەوەرانێک کە قسەتانە ڕوو بزان ئایا تا چەند لەلایەنی پەیوەندیدار بە دوواداچوونی بۆ دەکرێت پێویستە ینی بەرنامەیەکی هەبێ بۆی هاوڵاتیان دڵنیا بن لەوەی کە ئایا تا چەند ئەو تەوەرانە بۆ پێیخەنە بەردەم لایەنە پەیوەنددارەکان بە دوواداچوونی بۆ دەکرێت ینی هەڵخەرک لە خۆڕا سەنەکات چکە برێونەرێ کاک دەشتی لە دوای تەوەری ئەم بەرنامەیە هاوڵاتیەک بە هەمان شێوە قسەی لەسەر ئەمە کرد کە چی کراوە بۆ چارەسەرکردنی ئەو تەوەرانی کە باز دەکرێن ئەم هەندێک لە تەوەرەکان لایەنی پەیوەندیدار بە دوواداچوونی بۆ کردووە ئێمە خۆمان پەیوەندیمان کردووە بە لایەنی پەیوەندیدار هەندێک جار خۆیان قسەیان کردو لە بەرنامەکە بەڵام هەندێک جار ئەو تەوەرانە هەڵبژێردراون ئەو بابەتانەی کە ڕای هاوڵاتی بگەێنرێ لەسەری واتە ڕای هاوڵاتی تەنها ڕاوەرگرتنی ئەو کەسە لەسەر ئەوەی کە ئەم پرسێکی گەرمی ئێستا بۆ نمونە ئەگە قسە بکەین لەسەر شۆڕشی سووریا ئێمە تەنها ئەومان کردووە تا پێوەەر بۆ ئەم بەرنامێت تەنها کە ئەوەیە مەبەست لە بەرنمەکە یاخود هەڵبژاردننی ئەو تەوەرە ڕای ئێوە چیە لەسەر ئەو تەوەرە گرنگی ڕای ئێوە لە شەقامی سیاسی کورد بە تایبەتی کە پەیوەندی بەنەتەوەی کوردەوە هەیە و ئەو تەوەرانی کە تایبەتبوون بە کێشەکانیوان هەولێر و بەغدا تەوەرەکانی تریش تەنها مەبەست ئەو بوو گەیاندنی ڕاوتێبینی ئێوە بۆ ئەوەی هاوڵاتی قسەی خۆی هەبێ لەسەر کێشەکان بە تایبەتی کێشە سیاسەکان ئەگەر زۆرنەی تەوەرەکانمان سیاسی بووێتن. بەڕێز سەبارەت بەو تەوەرێکە سەبارەت بە ڕەمەزانی پیرۆزاتەنەوە تەوەرەکە زۆر جوانەکە لە بیدایەتیش ئاماژەم پێدا بەڵام پێم وانییە یعنی حکوومەت بتوانانی بۆ شێوەیە سزای ئەو سەرپێچکارانە بدە چکە لەوانەیە ئەگەر مەطعمێک سەرپێچێک بکاتن بۆ مای هەفتەیەک مەطعمەکەدا دەخنوتەوە ئەگەر حکوومەت ڕاست دەکاتن و پلانی هەیە و بەرنامەی هەیە بۆ ماوەی ساڵێک زیاتر لە 2 ساڵ ئەو مەطعمە داڵخە یاخود شوێنێک سەرپێچەکان لە فرۆشتنی شتومەکانی بۆ ماوەیەکی زۆر دوور درێژ سزای بدە بۆ ئەوی بکە پند و عیبرەت بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت هاوڵاتیان بە تایبەتی لە مانجە ڕەمەزاندا بخۆزنەوە بۆ ئەوەی هەم هاوڵاتیان دڵنیا بنەوەی کە وەسفێدان لێ ناکرێتن و کەڵکەتاش زیاتر سیقەی بە حکوومەت. بەڵێ سپاس بۆ کاک دەشتی لە خەبات. ئاراس لە چەمچەماڵ فەرموو کاک ئاراس. ئەم کاتۆ باش کاشانجان. زۆر سپاس کاک ئاراس. سەرەتا دەستخۆشی ئەو بەرنامەی لێکەم و پیرۆزبایی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەم. بەڵێ بە تەوەرەکەش بەڕاستی تەوەرێکی جوانە دەستخۆشی لێکەم و زۆر سپاس کاکشوانجان بە نسبەتی تەوەرەکەی جەنابتەوە بەڕاستی من ئەڵێم ئەو چاودێریکردنی بازار ئەوە بەو شێوەیە بە نسبەت یعنی بەڕێی منەوە وا ناکرێت ئەکرێت دوکاندارێکی داماو ئەگەر بازرگانەکان هێنن بە گرانەی فرۆشتنەوە بە دوکاندار هەر ئەو سعرە خاتە سەریوە ئەو زیایی کە قازانجا خاتە سەری کە ڕۆژانی کەی کاتە سەری بەڵام بازرگانەکان کە ئەیهێنن ئەو چاودێریکردنی بازارە با بچن بەلای بازرگانەکانەوە لە مانگی ڕەمەزان ئەو شتانە
گران نەفرۆشن بە دوکاندارەکان ئەو کاتە دوکاندارەکانیش مەجبورن بە سعرێکی مناسبی فرۆشتنەوە بە هاوڵاتیان زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. ژێنەر عومەر دەڵێت داواکارم لە فرۆشیاران وجدانیان هەبێت و نرخەکان گران نەکەن. هاژە هێمن دەڵێت ڕەمەزان دەبوایە بودجەی تایبەتی بۆ دابین بکرایە ئەوەندە شت گرانە. ڕێبەر نپاخشی دەڵێت هەموو ساڵێک حکوومەت دەڵێت ئێمە پلانێکی جدی ماداڕشتووە بۆ کۆنتڕۆلکردنی بازار کەچی وا دەرناکەوێت. سەرکار علی دەڵێت بەخوا 2 ڕۆژ پێش ڕەمەزان کارەبا عیبی نەبوو بەڵام لە دوێنێەوە کارەبا زۆر خراپ بووە لە دوێنێەوە 10 سەعات کارەبا نەبووە. ئەمە لە هەولێرەوە تێبینەکەی نردووە سەرکار علی. بەڵێ ئیسماعیل لە شەقڵاوە فەرموو کاک ئیسماعیل. کاک ئیسماعیل لە شەقڵاوە. کاکشان هێوارە باش. زۆر سپاس ئێوارەت باش کاک ئیسماعیل. دەستخۆشی بەرنامەکەت پێکەم. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس زۆر مەمنون. کاکە چوومە شەیەکە لە بازاڕیم. چوومە لە بازارم ئەوە کڕیا برنجم کڕیوە برنج. فەردەی برنجی کڕیتم بە 50,000 3 هەفتە پێش ئێستا شەیەکە کڕیتم ئەرێتم بە 6,000 10,000 جاری فەرقە بگات دارە. ئەرم با بەدەوە ئەرێ بازارە کاکاگا کڕی بکراگەدا کڕی کەیفی خۆی کرد. بەڵێ زۆر سپاس و زۆر سپاس بۆ کاک ئیسماعیل لە شەقڵاوە. بڵێ فریاد لە هەولێر. سڵاوی بفەرموو. بەڵێ دەستخۆشی ڕۆنامەتان دەکەم. زۆر سپاس کاک فریاد. پیرۆزی وانج ڕەمەزانی لە تۆ لە برادرانتان بە هەموو مسلمانان جیهان. زۆر سپاس سپاس بە ناوی هەموویان کاک فریاد. بنسبت سعری بازار و شتویا ڕاستە هەندێک کەس ئەشیای گران کردێ بەس یعنی کابراش لێت بێزەمیش بەڵام ئەمن ئەوڕۆ بەخۆم لە سوپەرمارکێتی کارفور بووم کارفور لە هەولێر. باوەڕ بکە برنج فەردەی برنجی 5 کیلۆیی بە 8,500م کڕی. ئێستا خوشکەی تازە گوتی بە 13,000 برنجی محمود 5 کیلۆیی بە 8,500م کڕێ من. یعنی دەستخۆشیانی دەکەم خوا خێریان من 6 ساک دەکەنەوە. هەندێک کەس هەیە ئیشی باش دەکات. هەندێک شێ تاک تاک دەبینی ئیشی خراپ دەکات. ناوی هەموو پێکەوە ڕەبت بکرێن. بەڵێ سپاس بۆ کاک فریاد لە هەولێر. باوکی کاروان لە کەلار. فەرموو باوکی کاروان. ئەم کاتەوە باش. زۆر سپاس باوکی کاروان. وەڵاهی من دەربارەی پێشمەرگە ئەمەوێ قسە بکەم. فەرموو. دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لێ یەکەم و زۆر سپاس دەکەین. داواکارم لە مامۆستای ئاینی بەڕێزی ئەم کوردستانە ئەگەر بتوانن لە ڕۆژی هەینیە داوای سەرفترە و زەکات بۆ پێشمەرگەکانی لیوای سێی گەرمیان بکەن لەبەرەوەی تاکو ئێستا حکومەت ناتوانێت موچەیەکیان بۆ دابین تا وەکو هاوڵاتیەکی یاسایی پێی بژین. باشە پێشمەرگەیەکی گەرمیان و پۆلیسێک و ئاسایشە چ جیاوازیەکیە کە حکومەت مانگی ملیۆنێ موچە بۆوانەدات و باشترین امتیازات کە پێشمەرگەکانی گەرمیان لەبەر ئەو خۆراس سوتاون و هیچیان بۆ ناکرێت. ئایا سەرۆکی هەرێم و جومەنی وەزیران و بەڕێز وەزیری پێشمەرگە خۆیان پێشمەرگە نەبوون نازان وەزەی پێشمەرگاتی چۆنە و چی بووە ئەوەکەم ماداموان هیچیان بۆ ناکرێت با خەڵکێت بە سەرفترە و زەکات بۆ ئەو پێشمەرگە داماوانە. بەڵێ سپاس بۆ باوکی کاروان لە کەلار. لەسەر فەیسبوک کامەران سەلیم دەڵێت تاجرەکانی کوردستان دەسەڵاتدار نەروەها ڕانۆ مەدری دەڵێت هیوادارنی حکوومەت نرخی شتومەکەکان بەرز نەکاتەوە. سەلمان عوسمان دەڵێت ڕەمەزان مانگی بەرەکەت و ڕەحمەتە مانگی لێبوردەیە مانگی ئارامی دڵەکانە بەخێر بێت لە هەموو لایەک و دەڵێت هیوادارم هەر یەکەی لای خۆمان احترامی ئەم مانگە بگرین و شەرم بە ئاشکرا خواردن و خواردنەوە نەخورێتەوە لای ئەوانەی کە بەڕۆژوو نابن بەتایبەت لە شارە گەورەکان. کەیوان ئاغا دەڵێت هەر کەسێ نرخی کاڵەکان لەم ڕەمەزانە بەرز بکاتەوە حەقی دەستگیرکردنی هەیە و لێپرسینەوەی لێ بکرێت. بڵێ کاک عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی. کاک عەلی لە سلێمانی. گیانم کاتەوە باش و دەستخۆشی لە هەموو تاوار و بەرنامەکەتانەکەم. زۆر سپاس کاک عەلیگیان. کاک شوانگیان وشوری من بەنسبەت بازارەوە بازار هەموو گردو بۆ حکوومەتەکە ئێمە حکوومەتێکمانێ ئەسەن باوەڕی هەر بە ئیسلامیت نییە ڕێزم هەیە بۆ قسمێکی بەدەم باوەڕکار باوەڕی بە ئیسلامیت وایە ئەم وەزعی لە بازارە ناخۆڵخان وەرە بچۆ بازار بزان لەگەڵ ڕۆژانی ترا فەرقی چییە؟ ئەم جاک ئەم گرانیە ئەم شتە جاران حیزب بەحزانبیری ئێمە لە محافظەوە یەک قەراری دەرەکرد بۆ بازار چێ حەدی هەبوو ئەسەن هەر بە قسەیان کە
ئیسد لە بەرەوەی سوڵتەکە خۆی مەقسەدێتی قەراریش دەرەکە لە ژێرەوە بەس دوایە هەر خۆیان تەطبیقی ناکەن کاکشانەوە بۆ شوێنی من ئەمە ئەگەرە تۆ بۆ بێبەرنامەی سوڵتەکە بۆ ئەوەی کە بە ئیسلام نیە سوڵتەکە ڕێزم هەیە بووی بەڵێ ئەمرای بە ڕێزی سوپاس دەکەم. زۆر سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی. ڕێبین لە چۆمان فەرموو کاک ڕێبین. باش کاک شوان. زۆر سپاس کاک ڕێبین فەرموو. ممنون. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لێکەم. زۆر سپاس کاک ڕێبین. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی باشە بەسەر چاوت خۆش بە فەرموو. بەڕاستەوەرە کەشتەوەرەکی جوانە. بەڵێ داواکارم لە هەموو دوکاندارەکان بەڕاستی لە مانگی ڕەمەزاندا شتومەکانیان هەرزان بکەم بەڕاستی چکە بەڕاستی خەڵکی فەقیر زۆرە خەڵک شتی پێ ناکرێت لە مانگی ڕەمەزاندا داواکارم کە شتەکانیان هەرزان بکەن چونکە خەڵکی فەقیر گەلێک زۆرە شتەکانیان هەرزان بفرۆشن بەڕاستی. بەڵێ سپاس بۆ کاک ڕێبین لە چۆمان. خەیڕوڵڵا لە هەولێر. خەیڕوڵڵا لە هەولێر. زۆر سپاس کاک خەیڕوڵڵا فەرموو. کاکە دەستخۆشیەوە بەرنامەیە لێکەم. زۆر سپاس دەکەم. بەڕێی من مانجی ڕەمەزان مانجی گرانیە مانجی نەمانی کار و کاسبیە هیچ خەتای حکوومەت نییە. ئەوەتەی من بەبیرم دێ مانجی ڕەمەزان کار و کاسبی نامینێ هەر فەقیر زەرەکە خەڵکەکە خەتای خۆیەتی ئەجینا مانجی ڕەمەزان ئەگەر مانجی خێر و خۆشی وایە لە هەموو دنیا خەڵک مانجی ڕەمەزانیە بوو لە ئەوروپا و لە ئەمریکا و لە غەرب و لە هەموو دنیا بەس مانگەکە خۆی وایە خەڵک برسیێ بێتن گرانی بێتە بازاڕەوە خەڵکەکە خۆی واکە ئەو خەڵکی کە بە ڕۆژووە بێتن ئەبێ خۆشی عافێتی ئەو وەضعەیە بێت. بەڵێ باش زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ نەرمین لە سلێمانی. نەرمین خان لە سلێمانی. بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت نەرمین خان فەرموو. ڕاستەکە پیرۆزبایی ڕەمەزانتان لێکەم لە هەموو لایەک ڕەمەزانتان لێ پیرۆز بێت. زۆر سپاس لە تۆش. وڵی هیوادارم تۆزێ دوکانارانەش فەرزان کەن تۆزێ بەخوا پشنەوە تێرەوە ڕەمەزانە شت گرانکەن لاخۆ ئیسلامن نەمانە. بەڵێ ئێستا سپاس دەکەم. بەڵێ سپاس بۆ نەرمین خان لە سلێمانی. سپاس بۆ پەیوەندەکەت. ئازاد عەلی لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت سڵاو من ئازاد دیارە لە پیرەمەگرونەوە تێبینەکەی ناردووە دەڵێت ڕەمەزان پیرۆز بێت لە موسڵمانان هیوادارم دوکانی مەیفرۆشتندا بخرێت و نرخەکانی جێگیر بکرێت. بەڵێ بەڕێزان هەر وەکو تێبینەکەی کاک ئازاد عەلی لە پیرەمەگرونەوە هیوادارم لەسەر تەواوی ڕێنمایەکانی تر قسە بکەن ئەگەر تێبینیتان هەبێ سەرنجتان هەبێ لەسەر ئامادەکاریەکانی ئەم مانگە هیواشوانی دەڵێت ڕەمەزان مانای نەخواردنی زۆر و خەوتن نییە مانای بیرکەوتنەوەی دین و خوددایە بیرکەوتنەوەی هەژاران هەروەها سوپا فۆتۆگرافی دەڵێت بە خێراتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانان دەکەم هیوادارین ئەم مانگە پیرۆز بێت و ببێتە خێر و بەرەکەت بۆ هەموو کوردستان و بە هیوای سەرکەوتنی شۆڕشی گەلی سووریاش. بەڵێ باوکی بەهمەن لە ئاکرێ. باوکی بەهمەن لە ئاکرێ. نازانم گوێرە دەنگمانە باوکی بەهمەن. بەڵێ بەڵێ باوکی بەهمەن فەرموو. دەستخۆشی ئەو بەرنامەیە لێ دەکەم هیوای تەمەندرێژی و لەشسازی بۆ جەنابێت. زۆر سپاس دەکەم بۆ تۆ شەڕ. بەڕاستی بەرنامەکە تەوەرەکە جێگای خۆیەتی ئەمڕۆ کە دیارە دەبینی تەوای بازارەکانی هەرێمی کوردستان گرانیەکی یەکجار بەخۆی گرتە. من ئەم کێشەیە بۆ حکوومەت ناگەڕێنەوە حقیقەت چونکە حکوومەت ناتوانێت ئەگەر هاوڵاتی هاوکاری حکوومەت نەبێت حکوومەت ناتوانێت هەموو شتێک بکات. کەواتە باوکی بەمن هاوڵاتی چۆن هاوکاری حکوومەت بکات کەلوپەر لە مانگی ڕەمەزاندا بەگران باوکی بەمن با بێ ڕۆژی بن بۆی باس لە چارەسەرەکان زۆر گەورەیە یعنی تۆ لە مانگی ڕەمەزان کەلوپەل ئەوها بە شێوەیەکی وا بەدەست نرخەکەی بەرزکەیەوە. بەڵێ پێت وایە باوکی بەمن هاوڵاتی چۆن
یارمەتی حکوومەت دات لەم پرسەیە؟ هاوڵاتی کە حکوومەت نرخەکەی لەسەر کەلوپەلەکەی دیواری کرد ئەوانیش بە هەمان شێوە و دواتر یعنی پێشی ئێستا چۆن بوو چۆن دەیان فرۆش دەتوانن لەم مانگە بە نرخێکی کەمتر بفرۆشن لەبەرەوەیدا خەڵکێک سوودمان بیت لەم مانگەدا چونکە ئەم مانگە مانگێکی زۆر پیرۆزە دیارە خەڵکی هەرێمی کوردستان 95 بسلمانە. بەڵێ زۆر زۆر سپاسی جەناب بدەیت. زۆر سپاس بۆ باوکی بەهمەن لە ئاکرێ کاروان لە کەرکووک. کاروان لە کەرکووک ئەم کات باش زۆر سپاس کاروان دەستخۆشی بەرنامەت یەکەم زۆر سپاس دەکەین سپاس بۆ جنابتیش بەڵام من پێم خۆشە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەزیرە بەڕێزانە سەردانی سعودیا بکەن ئەو کاتە قانون لەوەیە قانون لە هەرێم نییە با قانون لێ وەرگرن ئەو کاتە دێن زاردان لە کوردستان خەڵکی چۆن ئیشوکارەکان تەطبیق بکەن هەموو داوا دەرمانیشان بە سعرە دایانێن کۆمپیوتەر پێ دەڵێ لە بازار هەڵواسراوە ئەم بۆ نمونە ئەلێ ئەم حەپا بەوە نەپارەیە بۆ نەپارەیە زیاتر پێتیان فرۆش شکاتمان داوا لەسەر نووسیت و ئەو سێدەری ئەگرن یان ئەو کاربەت ئەو جێگایە ئەگری با حکومەت بچێت سێری ئەوێ بکات با پلان ئێوە وەرگرێت بجا بابێت لە کوردستان تەطبیقی بکە بزانە خەڵکی گلەی لە حکومەتی هەرێمەکە بەڵێ بزانە کارەبا بزانە لەناو شەقامەکان ئەگەر کارەبا ئەبینیت یەک وایرە کارەبا بینیت هەمووی لەژێر ئەزە ڕۆشتووە هیچ کەسێک فەقیر و جیاوازی و دەوڵەمەندی نییە لەوێ هەموو یەک مستەوایەکە چکم بۆ حکومەتەکان بەڕاستی ئیشەکە بۆ میلەت وەزیرەکان بەڕاستی ئیشەکەن بۆ فەقیر و بۆ خەڵکی ئەو وڵاتە با بچن پلانی ئێوە وەرگرن باشتر و پلانی ئەوروپا بۆ ئێمە لە کوردستان دابینەکەن ئێمە چمان داوە لە پلانی ئەوروپا با بچن پلانی سعودیا وەرگرن باشتر پلانی بەڵێ کاکاروان دەوڵەتەکانی وەرگرن. زۆر سپاس بۆ کاکاروان لە کەرکووک کوێستان لە سلێمانی فەرموو کوێستان خان. کوێستان خان لە سلێمانی بەڵێ فەرموو کوێستان خان زۆر سپاس دەکەین فەرموو. وەڵام من پیرۆزگایی لە هەموو خەڵکی کوردستانەکەم بە بۆنەیە مانگە پیرۆزەوە هیوادارم مانگێکی زۆر خۆش و پڕ ئاشتی بێ بە هەموو لایەک. وەڵام من تێبینیەکم هەیە لە داری ڕەمەزانەوانێ بەڵێ حەزەکەم تەلەڤیزیۆنەکەتان توێژۆیە مانگی ڕەمەزان بێت چۆن شتێکی جوان هەیە خەڵک بزانێت یعنی ئەو خۆراکانی بەکارێنن لە دەربانگ و لە پاشێوە چی شتێ بەکاردێنن و چی سوودی هەیە ئەو شانە ڕوون کرێتەوانێ بەڕاستی زۆر ئێمە لە کاتی دەربانگە شیرینی بەکارێنین یان ئەو شتانە زۆر بەکاریانێنین کە بۆ تەندروستیمان باش نییە پێم خۆشە ینی ئەو پێشوی ڕەمەزان بێت یان لە مانگی ڕەمەزانە ئەو شتانە ڕوون کرێتەوە بە خەڵک بە تایبەتی ئەو ناوچانەی بەڕاستی لە ئاودانی و لە هەنێشتی کە ضرورە لان ئاشکرا نییە ئەو شتانە. زۆر سپاس بۆ کوێستان خان لە سلێمانی. سلمان لە هەولێر فەرموو کاک سلمان. کاک سلمان کاک سلمان گوێت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکی بەدا خۆپشرا. فاتیمە خان لە سلێمانی فەرموو فاتیمە خان. فاتیمە خان لە سلێمانی. بەڵێ فاتیمە خان سڵاو لێ بێ. مانگی ڕەمەزان لە پیرۆز بێ لە تۆش لە هەموو کارمەندان و گەلی کوردستان. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ. کاک شوانگیان بە نسبەت ڕێنمایەکانی مانگی ڕەمەزانەوە ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی دابنێ بۆ هاوڵاتیان لەبەر ئەوەی هاوڵاتیان هەڕەمەکی ئەیەنە بەر یەکەم ساڵان هەر گەنجێک جگەرەی بەدەمەوە بووە لە ناو بازار حکومەت بی گرتایە ئەیکردە ژوورەوە ئەو مانگی ڕەمەزانە لە زیندانە بوو هەتا سزایەک بوو بۆ ئەوەی فێری ڕێنمایەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بێن. ئەمە یەک دوو هەمیش نرخێکی وایدا ئەنا بۆ هاوڵاتیان لە بازار بۆ ئەوەی لەو ڕێگەیە لا نەدەن بۆ ئەوەی فەقیر و هەژار و دەوڵەمەند هەمووی وەکو یەک
سودمەند بێ لە خواردنەی کە ئەیکڕێن نەک دەوڵەمەنگ بیکڕێ فەقیرەکەی چاوی لێ بێ نەتوانێ بیکڕێ ئەمە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆ هاوڵاتیانی دەرەکە بەڵام بەداخەوە هیچ ڕێنماییەک دەرناکات بۆ هاوڵاتیان یاخود ئەم مەطعمانەی کە کراونەتەوە ساڵان 2 مەطعم 3 مەطعمە کرایەوانێ و بەعزێک لە دەرەوەی شار و شوێنە گەشت و گوزاریەکان ئەکرایەوە بەڵام بەداخەوە نەم حافظ پارێزگای سلێمانی نە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێنمایەک و هیچ شتێکیان نییە بۆ مانگی ڕەمەزان کەواتە لێرە هاوڵاتیان بە هەر شێوەیە نرخی بازار بەرزکەنەوە بێ حکوومەتیە فاتیمە خان لەوەی چێشخانەکان مەبەست ئەو چێشخانانەیە کە ئەو پارچە قماشەیان دانەناوە وەکو ڕێزێک بۆ ئەم مانگە بۆ مسلمانان لەبەر ئەوەی فەقیرێکە بە ڕۆژووە کاکە کە بە ڕۆژوو ئەڕوا بێ ئەو بۆن و بەرامی گۆشت و کەبابەیە بەستەرە نفسی تێ ئەچێە یعنی ئینسان نازانێ ئەمە گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی گوناحەکەی گەڕێتەوە بۆ دەبا با ڕێنمایەکان دابنێ بۆ مانگی ڕەمەزان هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان یا پەرلەمان چای بخشێنێتەوە بۆ مانگی ڕەمەزانە بۆ هاوڵاتیان هیوادارم با خەڵک فەقیر و هەژار سودمەند بێ لەو خواردنی بازار کە ئەیفرۆشن با بێبەش نەبن بەڵێ فاتیمە خان بۆ تۆ هەموو کارمەندان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڵام بەردەوامی لەگەڵ تەنەسەتۆری کۆمەڵایەتی فیسبوک شۆڕش قادر دەڵێت حکوومەت بەرپرسە لە جێگەیکردنی نرخەکان بەسام گۆران دەڵێت پێویستە لەسەر حکوومەت ئاگاداری بازار بێت هەر بازار باوەڕی نەکە ڕەمەزان هات بەجارێک شتومە گران بوو فەهمی گۆران دەڵێت سزادانی هەموو ئەو کەسانی کە پابەند نابن بە ڕێنمایەکان و شەرعەلی دەڵێ من دەمەوێت بەو دوکاندارانە بڵێم بەسە ئیتر لەخوا بترسن کارزان سەدیق دەڵێت هیوادارە مانگی ڕەمەزان ئازادی کەس زەوت نەکات شڤان لهۆنی دەڵێت ئیشەڵا مانگی خێر و خۆشی دەبێت بۆ میلەتی کورد و بە تایبەتی شاری سلێمانی ئازیز و چاودێری بازارەکان دەکرێت بەڵام بازرگانان هەندێکیان دەڵێت بێوجدانن ئەوە تێبینی شڤان لهۆنی بوو باوکی محەممەد لە سلێمانی فەرموو باوکی محەممەد باوکی محەممەد لە سلێمانی کارکشیوانم کات باش زۆر سپاس باوکی محەممەد پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەردەم خوشک و براکان مەکەم لە هەموو جیان بەڵێ لە هەموو کارمەدانی ناپیش زۆر سپاس وەڵی بەس سەبارەت بە بازار دوێنێ لە بازار سێ چوار عربانەوەسان پێکەوە یان خورمایە بە 4,000 یان یا بە 5,000 یا بە 7,000 هەر یەک شتیشن ئەزم براکەم تۆ بۆی بە 7,000 وڵێ وەڵام من وای فرۆشمەوەی خواریشان وەڵێ وەڵی من 3,250 پێوە ناو عەلۆقەیە بەڵێ باوکی کابرایە بە 4,000 من 750 لێ ئیسفا دەکەم بەس ئەو یا بە 7,000 هەر عینی شتیش زیاتر ئیسفا دەکە داواکارم لە حکوومەت خۆی هەوڵێک بۆ شتانەبان نێڵیاوە بازار بەڕڕایی پێوە دیار بێت و خۆی سەرپەرشتیگە نازانم من حکوومەتە خەریکی چییە بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە سلێمانی ئەحمەد لە سلێمانی فەرموو کاک ئەحمەد کاک ئەحمەد لە سلێمانی کارشانم کاتۆ باش هەموو کاتێکت کاک ئەحمەد فەرموو ساسەکەم لێبی زۆر سپاس بەڕاستەکەی لەسەر مانگی ڕەمەزان و لەسەر ئەم حکوومەتەی خۆمان بەڕاستی ئەم حکوومەتەی خۆمان تەنیا حکوومەتی بربەس و تاسەیە بەڵێ ئەژینە تۆ فەرموو بەچی بەم جادوبانەی ئەم کوردستانی خۆمانە بڕۆ ئەو شوێنەی کە تێکە چێ چاشی ناکەن تەمان بەڵام ئەگەر مەسافەیەک ئەگەر لە مەسافەی 200 مەتریش بێت جادەیەکی خۆش ببینی هیچی تیان نەبێت تاسیشیان تیا دروست کردووە کە ئەمە بۆتە مای ماڵوێرانی خەڵکی ئەوە لەسەرەوە لەسەر بۆ لەسەر مانگی ڕەمەزانی خۆمان کە ئێستا ئەم مانگی ڕەمەزان مانگی مسلمانانە بەڵێ فەرموو نرخیان گەیانۆتە یعنی بەڕاستیەکەی نرخ بە شێوەیەک بەرزۆتەوە هەموو کەس دەتوانیان نییە کە بیکڕێ کە بتوانێت ئیداری خۆی بات ڕقەمێکیان لە کەناڵەکانەوە بڵاو کردوتەوە کە گوایە خەڵک پەیوەندیان پێوەکە ئەگەر لە شوێنێکا سەرپێچیەکیان خەڵک چۆن بزانێ یعنی تۆ نرخێکت دانەناوە خەڵک چۆن یعنی بتوانێت تۆ پەیوەندی بە تۆکات یا ئەوەتە سرینێ ئایا ئەو کەسە تووشی کێشە نابێت تەلەفۆن بۆ ئەوەکە و ئەو مەفرەزەی ئەو چیە بچێ بۆ ئەو شوێنەی کە نرخەکەی گرانە باشە کاک ئەحمەد زۆر بە کورتی ئەگەر ئەم پرسیارەت لێ بکەین
شیلان سنەی لەسەر فەیسبوک دەڵێت خەتای خەڵک خۆیەتی وا ئەزان هیچ نامێنێ شتێکی زۆر ئەکڕن و خواست لەسەر کاڵاکان زیاد دەبێت کاڵاکانیش نرخیان دەچێتە سەر بۆ مەبەستەی تا چەند ئەم تێبینی ئەم پێت وایە ڕاستە کە هاوڵاتیان وا دەزانن شتومەک نامێنێ کاڵا نامێنێ بۆیە بە شێوەیەکی زۆر دەیکڕن بەڕاستەکەی ئەوە پرسیار نییە ئەنی تۆ ئەمە چ پرسیارێک ئەمە چی ئەمەدانەوە هەر باخۆی دەخۆی بکاتەوە ئەبێ جوابەکەی بۆ ئەوە چی بێت کاتە ئەوە گریمان ڕەمەزان نەبوو هەچ کاتیشتر بوو یعنی تۆ ئیلانی نابێ خەڵک بە ئارەزوی دڵی خۆی ئەوەی کە ویستی بیکاتە وڵاتی ئەین بیخوات کە بەسیترین شتە ئەنگە خواردنی تر بەتە خواردنە خەڵک مەناکرد مانایەوەیتە بمرێتەوە زۆر باشە سپاس بۆ کاک ئەحمەد لە سلێمانی کەپان لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو ئێوارۆ باش زۆر سپاس کەپان خان سەرەتا ناوەکەم هەڵت نووسراوە کەتانە نەک کەپان بەڵێ ببوورە لەسەر تەوەرەکەمانەکەی نزانی بەڵێ لەسەر تەوەرەکە بەڕێی من ئەو گرانی بازارە گەڕێنمەوە بۆ حکوومەت چونکە حکوومەت توانیوێتی کۆنتترۆلی زۆربەی ئەو وەزعانە بکە کە لە کوردستان ڕوویاوە بەڵام لەگەڵەوەی ناتوانێت کۆنتترۆلی بازار بکە ئەو لەگەڵ ئەوەشا من پێم وایە حکوومەت ئەتوانێت بە ئاسانترین شێوە نرخ بۆ دوکانارەکان دابنێ نرخ بۆ ئەو شتومەکانە دابنێت کە ئێتە کوردستان ئەو دوکانارەکان دەتوان بەپێی ئەو نرخە مامەڵی خۆیان بکەن بەڵام ئێستا کوردستان بۆ بە بازاری ئازاد بازاری ئازادیش لای ئێمە وای لێ هاتووە دوکانات بە ئارەزوی خۆی سعردائنێت بۆ نمونە لە دوکانێک ئەچی شتێک بە سعرێکە لە دوکانەکەی تەنیشتی بە سعرێکی ترە ئەمە بازاری ئازاد نییە منێ گەڕێنمەوە بەعنی بەمانە ئابوووریەکەی ئەتوانین بڵێ ئێمە بازار یعنی سەرڕۆیەک لە بازارە هەیە هیچ نظامێکی تیانە ینی خەتای خەڵکەکەنی هیچ خەڵک شمەکی پێویستە مەجبورە بیکڕێت هیوا هەیە لێوە ئەزانێ بەس لە مانگی ڕەمەزانە خواردن نەخورێ طبعا ئەو خواردنەی لە ڕەمەزانە ئەخورێ ڕۆژەکانی تر تۆ پێویست نییە لەبەر ئەو منەڵم خەتاکە لە حکوومەتەوەی ئەتوانێت کۆنتترۆلی بکە ئەگەر بیاوێت بەڵە سپاس بۆ کەتانخان لە سلێمانی میران لە سلێمانی فەرموو کاک میران میران لە سلێمانی باش زۆر سپاس کاک میران هیوادارم بەرنامەکانتان هەروە بەردەوام بێت و شەرم هەندێک کەس بگرێت لە ڕووی ئەو بەرنامانەی ئەوانیانی بەڕاستی شتێکی جوانە تامان ئەم مانگ خێر و بەرەکەت و گیرابوونی دوعایە و زەکات و سەرسەری دیایدێ مانگێکی پڕخۆشی و کامرانی و بەرەکەتە بۆ هەموو موسڵمانانی دنیا بە تایبەتی موسڵمانانی هەرێمی کوردستان بەداخەوە زۆر کەس نوێژەکات و ئیتاعەتی خواکە و بە گرانی شت دەفرۆشێ و وا بیرەکاتەوانێکە یعنی ئەو نوێژەی قوبوڵە من لێرەوە پیان نەڵێم ئەو نوێژەی کە ئەیکەن ئەو ڕۆژۆی کە ئیگرن کە شت بە گرانە فرۆشن هیچ قوبوڵ نییە وەکو ئەو بەڵکی سەرا وایە بەڕاستی پێ بڵێم پێویست داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەی لیژنەی چاودێری تەواو نەگیەک و دوانوستیان بە فرە لیژنە دروستی بکەن تێگەشی بۆی عقوبەی ئەو کەسانە بیرێک کە شت بە گرانە فرۆشت و ئیستیغلالی خەڵکەکەن و پارە و پولێکی باش پێکەوە نێن و بۆی خان و سیارە و شتی جوانتری پێ بکڕن دەسە حسابی ئەو ڕەش و ڕوتەی کوردستان تێگەشتی دەسە حسابی خەڵک کە نوێژووەکە و نوێژەکە و بەڕۆژووە بێ بەداخوانێ ئەو کەسانەکەەوە ئاواکەن من ناڵێم هەمووی زۆربەی شت بەڕۆنی بەسەرچوو دروست دەکرێت و ناوسازی و لۆقمەخازی و ئەو شتانە و هەروەها من شتێکەیە حەزەکەم بێڵێ من خەڵکی شاری سلێمانیم و ئاژدا و ئابام نەم شارەیە بڕاوەتەوە وەختی خۆی لە ڕەمەزانە زۆربەی کاڵاکان بەدەست جوولەکەکانی سلێمانیەوە بووە ئەو جوولەکانە کە ڕەمەزان هاتووە لەو مانگەیان هاتووی شت هەبووە هەرزانیان کردەوە لەبەر خاتی پیرۆزی مانگی ڕەمەزان بەڵام بەداخەوە ئیمڕۆ ئیستیغلالەکە وا کراوە بە شێوەیەک کەس بەسەر کەسەوە نییە وە زۆربەی شتی بەسەرچوو لە هەرێمی کوردستانە لە مانگی ڕەمەزانە ساغە بێتەوە من ئیتر هەرەوەم هێوەگەر جەنابی شتێکی هەبێ من لە خزمەتام زۆر سپاس دەگەن سپاس بۆ پەیوەندەکەت کاک میران لە سلێمانی بەڵێ کارزان هەر لە سلێمانی فەرموو کاک کارزان گیان تۆ چۆنی بە قوربان زۆر سپاس کاک کارزان کەس خۆشی و بەرنامە جوانەتان لێکەم وڵی کارزان نەبووم فەقیرە تێنەگەی قەرەباڵق بوو بەڵێ کاک کارزان باوکی من والله من گلەیم لەو بازار و خۆ حقیقەت هەمووی هەر گلەیی بوو منیش گلەی یەکم لە بازار ڕێکا کە وەڵام بەیانێ ڕۆیشتوم مریسک و گۆشتم کڕیوە سیقە هەبێ بەس بیێنم سەیری کە بای 200,000 بوو بەس پێم بڕێ بۆچی ئاواستیان گران کردووە
ئەی ئەم حکوومەتە تێکاوەی ئاگای لەم میلەتە نییە ئەوە من توانیم کڕیم برین من توانیم کڕیم ئەی یەکتی تر چۆن ئەی کڕێ بەسەوەم پێ بڵێن ئەبێ چاوێ بستێنن بەم هەڵقاوە بێ ئاگایەکیان لە بازار بێت و کاکە وەڵڵاهی وا نابێ بەخوا دەری ناهێنێ خەڵق ئاوازیان ناباتە سەر بەڵێ سپاس بۆ کاکارزان بەڵێ کاکارزان ئەگەر قسەکەت هیوادارم چاوێ بخسێنێ بەم خەڵقا و ئاگایارێکی ئەم خەڵقە بێ کاکە گوناحێگا بەخوا باوەڕکە زۆر سدگرانە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک باوەڕدۆکانی دەڵێت سڵاو ڕەمەزان مانگی بەخشندەیە بەڵام بازرگانەکانی ئێمە کردویانەتە مانگی کاسپی سامی عەبدوڵڵا دەڵێت هیوادارە مانگی ڕەمەزان بکەینە مانگی ئاشتەوایی و گردن ئازایی بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمان پێ بکات جێگەر خۆشنا و دەڵێت ڕەمەزان مانگی خێر و خۆشیە بە بەداخەوە بازرگانان ئەو هەلا دەخۆزنەوە لەو مانگەدا و کەرەستەکان گران دەکەن جەمال جەلا دەڵێت سڵاو لە NRT دەستان خۆش بێ زۆر سپاسی دەکەین دەڵێت بەنسبەت سەعری بازار ئەوەی کە حکوومەت دەڵێت سەعری داناوە لە سەر شتومەک ئەگەر ڕاست دەکات بە 2 ڕۆژ پێش ڕەمەزانەوە هەرزانی بکەوە سەرپێچی لەگەڵ ئەو کەسانەدا بکرێت وەڵە پەیوەندی ترمان لەگەڵدایە مەحموود لە بەردەڕەشەوە فەرموو کاک مەحموود بەڵێ کاک مەحموود فەرموو السلام علیکم علیکم السلام کاک مەحموود فەرموو وای بەرز باشی زۆر سپاس دەکەین بەڵێ من ناحیە ڕۆژێ پەیوەندی پێ دەکەم زۆر قەزای بەردەهات بەڵێ بەڵێ لە ئەمان ناحێش کێشەی بەرزبوونەوەی شتومەت هەیە لە دوکانەکان بەڵێ کاک مەحموود بەڵێ پێشی ڕەمەزان بە 2 ڕۆژ سندوقی تەماتە بە 2000 3000 وێستا ئەڕۆی کەچیە بە 6000 کاکە داوا لە حکوومەت دەکەم سەحرێک لەسەر ئەو فێقیانەتانێ بەڕاستی و ژیانێ لەگەوانە هەر لەگەر مانجی ڕەمەزان مانجی پیرۆزە ئەوە سەحری تش بەرز دەکەنەوە کاکە عالەمیش فەقیرە بۆ چوا لە خەڵک دەکەن وەڵڵای گوناحن داوا لە حکوومەت دەکەم سەحرێکیان بۆ لەسەردانی دوا بەجێلمێنن تا کۆتای ڕەمەزان کاتێکی خۆش ماڵەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک مەحموود لە بەردەڕەش بڵێ مەبەست لە سلێمانی فەرموو مەبەست خان سڵاو لێبێ فەرموو ئێوارە باش کاکشوان زۆر سپاس مەبەست خان فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم و چاوەڕێکەت زۆر سپاس پیرۆزدایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەڕست و هەموو کارمەندانی NRT و مسلمانانی زۆر سپاس بە ناوی هەموویانەوە سپاس بۆ چاوەڕێکەت بەڕاستی چەند پەیوەندێک لەمە پێش کە کاک ئەحمەد بوو لە سلێمانی من زۆر لەگەڵ قسەکانیام ئەچتە بازار ئەبینی سیعەرەبانە دانراوە هەر سێکیانێک زۆر خورمان یەکیان بە حەوتە ئەچتە لای سوێنە خواڵێ بەخوا شەشنی لەسەر خۆم کەوتووە ئەوەی تەنیشتی کە هەر هەمان جۆرە ئەڵێ بەخوا ئەیاد بە پێنج ئەڵێ بەخوا چوارنی لەسەر خۆم کەوتووە دا ئێمە داوار بەکانیان بکەین و سەبارەت بەوەش کە ئەو ژمارە هەر تەلەڤیزۆن بڵاو ئەکەن و ئەڵێن ئەگەر هەر سەرپێچێکتان بینی پەیوەندیمان پێ بکەن باشە ئەگەر تۆ بە ئێمە نەڵێیت کە کام سعرە گونجاوە و لەوە زیاتری ئەمە بە چی بدانین کە ئەم سعرە سەرپێچی کردووە دەستخۆشی لێگەم دووبارە و هیوای سەرکەوتنتان بۆ خواست زۆر سپاس بۆ پەیوەندەکەت مەبەست خان بڵێ عەلی لە هەولێر فەرموو کاک عەلی کاک عەلی لە هەولێر السلام علیکم علیکم السلام کاک عەلی فەرموو باشی برای بەڕێز زۆر سپاس دەکەین کاکە سەبارەت بە تەوەرەکەتان سەبارەت بە نرخی کەلوپەل لە مانجی ڕەمەزاندا بەڵێ کاک عەلی بەڕاستی لەو کوردستانەوەی لێ هاتووە ئینسانەکان بووینە یعنی وەکو ئەڵقەی پەنجەی وەی لێ هاتووە بەدەست مەسوولەکان و بازرگانەکان بەڵێ ئێستا لە هەرێمی کوردستان دەبوایە نرخی کەلوپەلەکان نرخی شتومەکان هەمووی نرخی لەسەر دیاری کرابایە حکوومەت بۆمە لیژنە پێک دێنێ لیژنە یعنی بەڕاستی لەو لیژنانە بێزار بووین لە درۆی ئەو لیژنانە بێزار بووین حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵ ئەو قسەی دووبارە دەکاتەوە کە گوایە لیژنەیەک پێک ئێنێ و نرخ لەسەر کەلوپەلەکان دادەنێ بەڕاستی هیچ پلانێک نییە ئەبەد ئەو قسەی وانە ئەو شتانە ئەسڵ ئەساسی نییە بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە هەولێر شادومان لە هەڵەبجە کاک شۆڕم کاتۆ باش زۆر سپاس کاک شادومان فەرموو ئەوەگەمی کاک شوێنە من دەستنیارێکم هەیە کاک شۆڕ بەڵێ فەرموو ئەگەر حکوومەت
سعر لەسەر ینی کاڵاکان دانێ بۆ نمونە ئێستا ساری برنج بۆ نمونە 5,000 بێت ئەگەر سعر هەموو ینی حکوومەت قەرارێک دەرکە هەموو دوکاندارەکان سعر لەسەر کاڵەکانیان هەڵواسن بۆ نمونە لە هەموو دوکانێک لەسەر برنج بنووسرێ 5,000 دینار و ڕۆژانە متابعی بکات یعنی لیژنەی دارایی ڕۆژانە متابعی ئەو سعرانە بکات هەر دوکاندارێک سەرپێچی کردبووە توانێت سزای بات بەڵام ئێستا دوکاندارەکان زۆربیانەچی هەر دوکانە و بە ئارزی خۆی ساری داناوە ینی بۆ نمونە دوکانێکەچی 5,000 دوکانێکەچی 6,000 بۆ نمونە ینی ئەگەر بێت و حکوومەت چاودێری لەسەر و سیارانە دانێ پێم وایە هەموو دوکاندارێک دەتوانێت هەموو دوکاندارێک ناتوانێت بە ئارزی خۆی ساردانێت بەڵێ سپاس بۆ کاک شادومان لە هەڵەبجە دوا پەیوەندیمان کاک محەممەد لە چەمسەماڵ فەرموو کاک محەممەد شوانجانم کردو کاک محەممەد لە کەرکووکەوە پەیوەندیەکەی کاک شوانجان لە چەمسماڵ پەیوەندیەکەم برای بەڕێزم زۆر سپاس دەکەم برای عزیزمی کاکە شوانجان ئەم دەستخۆشی بەرنامەکەت یەکە بەڕاستی شتەکانتان زۆر معقوڵ بەڕاستی ئەم ڕوویکیژەتی خۆیەتی زۆر سپاس دەکەین بەڵێ اینجا زۆر بازاڕەوە ئێستاکە ئێمە ئەڵەی کلامەکانی مسلمانەکان لە بازاڕەکان سعرەکان گرانەکەن بەڵام بەڕاستی کاکوانەوە ئەسڵی مسلمانەکان نیتەوە ئەسڵی ئەو کەسانن کە تجارەتەکەن لە بازاڕە تێنەگەشتن مسلمان لە دین بەڕاستی بە پاکی خۆی حقەتەن ئەبێت حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاتانی کە ڕەمەزان دێیان ناسبەیەکی دێ بۆ نمونە بۆ نەوروز و مناسبەیەک بەتایبەتیش بۆ ڕەمەزان ئەو لیزانی کە دوێت ڕۆژانە سەداتی بازار و دوکانەکان کرد بۆ نمونە کاتێک بسمان ئەڵێن ئەم ڕەمەزانە سعری بازار بە ئۆتۆماتیکیان گران ئەبێت سارەکە بۆ گران ئەبێت ئەگەر بۆ نمونە کەسێکیان لە غەرامە کرد یاخود دوکانەکان با پیشانی بن بڵێن ئەم دوکان غەرامە کرێەوە لە بە سعرەکەی بەرزدۆتەوە و ئەویش بەڵگەکانە ڕەنگە لیزنەکانی بکەن بەڵام ئەو لیزانە کە ئیشەکەن کەس نازانێت یان بۆ نە بازارەکان هەف وایە لە هەموو دوکانەکان لە هەموو شوێنەکان سعرەکان لە سەیدا بکەن بۆ نموناڵی نەمە تجارەتەکان لە ئەوروپا و لە وڵاتەکانی کە دێتنە حکومەت هەرێمەکەی خۆمانەوە با باسیەوە دەکەین ئێمە با باسی شتە خۆپێکەکە برای خۆمان دوو دەکەین بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە شەمسەماڵ ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە کاک محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕبەرزان سبێنێ لە تەوری کتری بەرنامەکەی خۆتان لەگەڵتان دەبین و پەیوەندەکانتان وەردەگرینەوە هەر لە خۆشیدا بن هەمیشە